ئازیزان ئەم کاتتان باش هاتمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر کە هەستەکەم بۆتان سەرنجڕاکێش بێ لەسەر فیزیا. هیوادارم ئینتەرنێت و کارەبان لەمان مەودا بداتێ زوو نەپچڕێ و ئەم هاتنەوە ڕۆشتنەوە تۆزێ ئزعاجە گەی هەم ئینتەرنێتەکەمە بڕێ ئەم لایڤەکە بچڕێ ماوەی 6 دقیقەیە کاتمانە بێ باسی بابەتێکی گرنگ لە فیزیادا بکەین بە ناوی لێناوە فیزیا و هوەر، پەیوەندی نێوان فیزیا و هوەر کە من لێرە جەخت لەسەر بەشێک یەکەمەوە کە ئەویش فیزیا و موزیکە، ینی بڵێن چۆن میوزیک تەسیری لەسەر پەرەسەندنی فیزیادانەوە. خۆشەویستان، لەوانەیە یەکەم تێوەری فیزیا تێوەریە بێ کە فیساغۆرس داهێنا لە سەردەمی یۆنانی کۆنا، ئەویش ئەو تێوەریەیە کە پەیوەندی نێوان بڵێن ژێی سازێک ژێی موزیکێک و نۆتەکان و بڵێن بەرز و نزمیەکان پیشان دەدا، ینی نۆتەکان و درێژی تاڵی ئامێرێکی موزیک پەیوەندیان لەگەڵ یەکتریا هەیە. ئەوە یەکەمین تێوەری فیزیایە کە لە سەردەمی یۆنانی کۆناوی تێوەریە تۆتوانی پێشبینی پێ بکەیت، ئەتوانی حیساباتی پێ بکەیت، هەموو کارێکی پێکرێ وکە یۆنانی کۆنیان هێناوە. یعنی یەکەم تێوەری فیزیا لەسەر ئامێرێکی موزیک داهێنراوە، دروست بووە. من هەنێ وتە ڕشتم نووسیوە لەسەر ڕیشەکانی فیزیا کە تەبعاً ئەو تێوەریە گەرتانەی بخوێننەوە باسەکانی بڵێن پەرەسەند دروستبوون شێوازی تێوەریەکان ئەتوانن سێری کتابی دیزاینی مەزن بکەن پێ چاپتەری دوێتی یا سێتی نازانم لەویا بە وردی باس کراوە. من هەرزمکردن چەند وتارێکم نووسیوە پێشتر بڵام کردوێتەوە هەم بە ئینگلیزی هەم بە کوردی لە سەبارەت بە ڕیشەکانی فیزیا ئەو ینی بڵێن ئەو فیزیاییەکان لە چیەوە ئیلهامیان وەردەکرد، لە چیەوە فکریان بۆ ئاهات. زۆر لەم هینانە ئەگەر ڕێشەکەی خورافەیە، ینی بەشێکی زۆری بڵین ناکامی بەشەکەی لە خورافەوەیە، ئەنی لە کولتوری کۆمەلگاکەەوە دێ، لە کولتوری زانستەوەی دێک ئەنواعی هین هەیە. تۆ ئەگەر پێم خۆشەوە کتێبی هین خوێندنەوە ئاین و زانست بخوێنەوە و تاقدوەتیەکەن کە کپلر چەند بە شێوازێکی خۆرافەیی توانیوێتی تێوەریەکی دابنێ لە ڕیشەوە لەسەر خۆرافە و تێوەریە داناوە. بەڵام من ئەمە بێنمەوە بۆ سەدەی 20م ئەتان هێنم وە لای دوو زانای دەرەجەیەکی فیزیا، یەکێکیان هایزنبەرگە کەن ئەنشتاینە. ئەنشتاین دوو سەرگەرمی هەبوو لەبیرتان نەچێ بۆ کەسانی وەک هایزنبەرگ وەک کەسانی وەک ئەنشتاین فیزیا بە هیچ شێوەیە ئیش نییە. ڕاستە ئیشە توانێتی مەسەرەن لە زانکۆی دامەزرێت و ژیانشی دابینکە، بەڵام ئیش نییە، سەرگەرمیە. چۆن موزیک ژەنێت چێژ لە موزیکەکەی بینی ئەوەن چێژیان لەدانانی تێوەری بینیوە، چێژیان لە شرۆفی دیاردەکانی سروش بینیوە، وەکو ئیش سریان نەکردووە، وەکو میعمارە سریان نەکردووە، وەکو توزانم وەکو دوکاندارە سریان نەکردووە کە پارەی لێ پیاکەن هەرچەند پارێکیان لێ پیا کردووە. ئەوان سەیری زانست و سەیری فیزیان وەکو سەرگەرمی کردووە. ئەگەر ئێوە ڕسمەکانی ئەنشتاین و هایزنبەرگتان بینی بێت لە هەزارەوەی ڕسمەکانە بینی ئامێرێکی ڤیاڵۆنیان پێ و خەریکی ڤیاڵۆن ژەندن و ئەم جۆرەشتانە. شاید بڵێ ئەمە دەی ئینسان یەک بۆعدی نییە، بێگومان ئینسان یەک بۆعدیش نییە، بە کاتی خۆیان ئیشی کردووە و دوانی وەڕوانیش یا شەوان دانیشتووە بۆ خۆی موزیکی ژەندووە ئاوایان کردووە، نەکەوە کە بڵێن شتێکی جدی بوو بێ بۆیان، بەڵام وای نییە.
من ئێستا بتانمەم بۆ کتێبێک بە ناوی ئەودی فیزیە کە هایزنبرگ نووسویەتی بە شێوازە سەرگوزەشتی ژیانی سیاسی علمی و هوەری خۆیەتی تام بۆ سەردەمی گەنجێتیەکەی کە چۆن ئەبێ بە فیزیاییەکی گەورە. ئەم برادەرە حەزی زۆری لە موزیکە، ینی تقریبا هەموو ژیانی لەگەڵ میزیک و وەرزشیش لەنەوە وەرزشە کەژەوانی وڵێن کیە و گەڕان و ئەم جۆرە شتانە. کۆمەڵی هاوڕێ بوون لە کۆتایی جەنگی جیهانی یەکەم کە ئاڵمان تووشی کێشەی گەورەی ئابووری، کیشی گەورەی سیاسی و تووشی کێشەی گەورەی فکریە، یعنی تۆ لەویا ڕێگەکانی دروستبوونی فاشیسمە بینی لە ساڵی 1920ەکان، ڕێگەکانی دروستبوونی کۆمۆنیزمە بینی و هەروەها ڕێگەزەکانی دروستبوونی کۆماری خوازیە بینی، هەمووی هەیە لەگەڵەکە شەڕیانە شار بە شار و ڕێگەکانی دروستبوونی بڵێن دژایەتی جوولەکە بینی و لە هەمان کاتیشە لەناو ئەو گەنجانە بزوتنەوەیەکەیە کە ئەیەوێت جیهانێکی تر دروست بکە، جیهانێکە بەتاوی جیاوازە، ینی ئەو ئەڕۆن بەرەو فاشیسم ئەڕۆن بەرەو کۆمۆنیزم هەر لەو ئاراستایە. تاوان یەکێ لە سنتەرەکانی ئەو بەرکەوتنانەیش میۆنیخە، شارێکی گرنگ لە باشووری ئەڵمان. هایزنبرگ لە بنەماڵەیەکی تاوان بنەماڵەیەکە کە ئەو بنەماڵەتوانی پێ بامەزی مسەقف باوکی مامۆستای زانکۆ بووە لەو شار لە میۆنیخ. هۆگری دووشتە دزگە لە ئەو وەرزشە کێوانێک و بڵێن بەشداریکردن لە چالاکیە گەنجانە، هۆگری دووشتە، یەکێ موزیک، یەکێ فەلسەفەیە فڵاتۆ یا پلاتۆ. تەبعاً لە موزیکە کەسێک بووە کە لەو ژنگی خۆیە لەو تەمەنەی خۆیە یعنی گرنگی پێدراوە، ینی کەسێک بووە کە بەلایەنەوە ینی کەسێک بووە کە کەسێکی ئاسایی نەبووە. هایزنبرگ شتێکی لێوونە، ئەو شتە ناو ئەدێ نەزمی ناوەندی، ئەو هەستەکە گەڕان بە دوای نەزمی ناوەندی بۆ هەموو شتێ، ینی بۆ سروشت بۆ مرۆڤ شتێکەیە کە لە ناوەوە هەموو ئەم شتانی ڕێخستووە، ئەو ناوێنە نەزمی ناوەندی. ئەو هەستەکە بە میوزیک ئەتوانێت بۆ نەزمە ناوەندی نزیک بێتەوە و لە هەمان کاتیشە کاتێکە ئەبێ بە تیۆرەسیێنی گەورە و لەگەڵ فیزیای تیۆری ئاشنا بێت و خۆی یەکێک لە دامەزراوانی فیزیای کوانتەمە، هەستەکە بە فیزیایش ئەکرێ بەو نەزمە ناوەندی نزیک بیتەوە. کەسەکە گیرۆدەی ئەدەبیاتیشە، هەستەکە ئەدەبیاتیش بەرەو ئەو نەزمە ناوەندی ئەبا. یعنی لێرە مەشاکە ونبوویەکەیە بە ناوی نەزمی ناوەندی، باشە سنترال ئۆردەر، نەزمی ناوەندی. و هایزنبرگ بە دوای نەزمە ناوەندیەکەوەیە کە ئەبەت ئەگەر ئێمە تۆسیگەرەکەی نکەینەوە حاڵەتێکی عرفانیش فەیاکە، بەڵێ هایزنبرگ هەستێکی عرفانی هەبوو لەگەڵ نیشتینە زۆر جیاواز، بەڵام دوانە لە دوو بڵێن قوتابخانەی جیاوازی فیزیان ئاگادار بن، دواخری دێمە سەر ئەو باسە. حاڵەتێکی عرفانی هەبوو هایزنبرگ، ناڵم کەسێکی ئایندار بوو، بەڵام ئەو دقیقاً باسی ئەوەی شەکا لەو کتێبەیە کە ئاین ڕێگەیەکی ترە بەرەو ڕۆیشتن بەرەو نەزمی ناوەندی. ئەو ئاین نەک بە هێنا بڵێن ئەوەی کە لە عرفانی واڵا هەیە و توزانم ئەو هێنانە نا، ئەو باسی ئاینێکی زۆر ئاساییەکە، وایونێکە چی بۆ کلیسا چی بۆ مزگەوت ئەو نوێژەکەی ڕۆژوەگری، ئەو باسی و ئایدۆرە ئایناکە، ئەو ئاینش بەرە ئەو نەزمە ناوەندیات بە و لە دۆزینەوەی نزیک بوونەوە لەو نەزمە ناوەندیە چ لە ئاراستەی فیزیا بچی و چ بە ئاراستەی هوەر بچی و چ بە ئاراستەی ئاین بچی یەک چێژ دەداتێ. طبعاً لەم لای ترەوە ئەنشتاین ئەوش بە دوای ناوینانە نەزمی ناوەندیش بە دوای شتێکی لەو بابەتەوەی ئەوەوێت تێڕوانینی
خوددا بناسی بزانێ ینی بڵێن ئەو چکە بڕوای تەواوی بە شتێکی بنەوی خۆ ئەنجام کە لە فەلسفەکان تۆ هادووە ئەسڵێکە ئەسڵێکی فەلسفیە کە هەموو شتێک هەر ڕووداوێک هۆکارێکی هەیە ئەو ئەیەوێ علەت العلل بدۆزێتەوە هۆکاری هەموو هۆکارەکان بدۆزێتەوە دەبانە هۆکاری هەموو هۆکارەکان بە زمانێکی ئاسایی خۆمە نەبێ بە خوددا بەڵام ئەو خوددایان شتێن جیاوازە لەگەڵ خدای هازنبرگ خدای هازنبرگ هەرە خدای ئەو خدای وسیعێت هیچی نییە هیچ شتێکی سیر و سەبەرە نییە بەس خدای ئەنیشتین خدای جوولەکە نییە خدای مەسیحێتیش نییە خدای مسلمانیش نییە خدایەکە خۆ تعریفەکانی لە تعریفەکانی سپینۆزا فەیلسوفێکی هۆڵەندی جوولەکەی سەدەکانی ناوەڕاستەوە ئاێنێ کورتی کەمەوە پەیوەندی نێوان فیزیا و بوارەکانی ئەدەب و هونەر و ئەمانە پینێکی لەباری بڵێن لە دیدی ئەو دوو زاناوە لە دیدی بەتایبەت لە دیدی هایزنبرگەوە هەموو ئەمانە پەلکێشە ئەکا بەرەو نەزمی ناوەندی نەزمی ناوەندی چییە؟ ئەو شتەیە کە لە ناخی سروشتا هەیە لە ناخی مرۆڤ هەیە و هۆکاری دەرکەوتنی هەموو ئەم دیاردانەیە کە ئێمە لە زاهیرە ئەیبینین موزیک بەرەو ئەوێتە بە ئەدەبیات بەرەو ئەوێتە بە ئاین بەرەو ئەوێتە بە و زانست بە تایبەت فیزیا بەرەو ئەوێتە بە چونکە فیزیا لەگەڵ زانستەکانی ترە زۆر جیاوازە فیزیا ئاپلیکیشن تەنها ئاپلیکیشن نییە کە بۆ ئەوە ژدانت باشتر بکەن نا فیزیا تێگەیشتنە لە سروشت فیزیا زۆر بنچینەیە زانستێکی زۆر بنچینەیە تەنها لەگەڵ بایۆلۆجیا فەرقی هەیە تۆ لە بایۆلۆجیا تۆ بڵێن ناوچەیەکی محدودە لەگەڵ کیمیا فەرقیە لەگەڵ جیۆلۆجیا فەرقیە لەگەڵ ئەندازیاری و پزیشکیوانە هەر زۆر فەرقی هەیە تۆ هەنە تەکنیک فێرەبی لەو بوارەکانی ترە هەنەش فێرەبی بۆ شیکاری هەنە دیاردە هەنێ هینکە هەنە مشت کە تاقیکردنەوەکەی کە لە دوایە لە ژیانی خۆتا بەکاریهێنی و ژیانتی پێ باشترەکەی بەس فیزیاوە نییە هەرچەند ئەو پێشکەوتنانەی کە لەو بوارانە ڕواایە کاریگەری لەسەر فیزیا هەیە فیزیا پێشەخا تۆ لە هەندسا کە پێشکەوتن ڕوودەدا ئەوێ بەهۆی ئەوەوە کە تاقیکردنەوەکانە وەرتر ئەنجام بی و بنچینەی تر لە دیاردەکانی سروشتێ بکەی کۆتایی پێهێنم بەس لە دیدی هایزنبرگەوە ئەمەیە فیزیا ڕێگەیەکە بەرەو چوون بەرەو نەزمی ناوەندی ئەدەبیاتی شەروایە هونەر بە تایبەت هونەر هەموو بوارەکانی پاڵ ناکەن نیگارکێشی بێ موزیک بێ چونکە ئەو خۆی زۆرتر لەسەر میوزیک کاری دەگەن ئاین هەموو ئەمانە ڕێگەیەکن کە تۆ بەرەو نەزمی ناوەندی ئەبن نەزمی ناوەندی ئەو نەزمەیەکە ئەم گردونە و ئەم جیهانەی ئێمە لە سەری ڕاوەستەوە شتێک لە ئایا هەیە نییە چۆن نییە بەڵام ئەگەر شتێک نەبێ گەڕانی ئێمە بێسوودە ئەگەر شتێک ئەو نەزمی ناوەندی جۆری کۆمەڵە یاسایە کۆمەڵێ ئەگە بڕوامان بەوە نەبێ ئەو یاسایانە هەیە ئەگە بڕوامان بەوە نەبێ نەزمێکی ناوەندی هەیە یعنی شتێک هەیە کە لە ناخە هەموو گردونی لەسەر بنیاد نراوە ئەو جار گەڕانی فەیلسوفانە گەڕانی فیزیایانەی بنچینەی بۆ تێگەیشتن لە گردون و لە ژیان پێمان نابێ زۆر سپاس لا ئێوە خۆش ئەم ڤیدۆ هەم لە فەیسبووک بێنێتەوە هەم لە سەر یوتیوب